بەڵە خۆشەویستان درێژە بە گفتوگۆکانمانە دێین سەبارەت بە ئەو کۆنسرتەی کاسبینە لەسەر شانۆی ڕۆمانی لە شاری سلێمانی و با سپۆنسەری دەستگای میدیایی کوردستان بڕێواچێت لەگەڵ زۆر بەڕێز ئارام ڕەحیم شوانی کە بەڕێزیان و تەبێژی گەشت و گوزارن لە شاری سلێمانی. جارێکی تر بەخێر هاتی. بۆچی ئەم دوو هونەرمەندەتان هەڵبژارد کە لە شاری سلێمانی کۆنسرت بکەن؟ دیارە ئێمە هەمووی کە دڵی هاوڵەتانی خۆمان ڕابگرین پێش وەخت ئێمە لە ڕۆژی 12 مانگ بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کوردستان کۆنسەریشی گەورەمان لە سەرچنار کرد کە دوو هونەرمەندی دیێرینی سلێمانی کە ئەوانیش کەمال محەممەد و میدیا حسێن بوو مانگەشمان کردن. شەو ئاهەنگێکی زۆر خۆش ئامادەکرا بۆ هاوڵەتانی ئەم شارە، بەڵام ئامانجی سەرەکی کەرتی گەشتیاری ئەوەی کە تۆ گەشتیاری بیانی ڕاکێشیت. یعنی گەر ئێمە لەو کۆنسرتی 12 مانگە کردمان ڕەنگە بە پەنجەی یەک دەست ژمێر درابێ ئەگەر گەشتیاریشی عەرەبی لێ بوو بە ئیش بە سوودفە هاتبێ بەبێ خواستی خۆی، یعنی هاتبێ کاتێک خۆش بەسەر بەرێ لە سەرجەنار سوودفەی ئەو کۆنسرتی کردەوە. بەڵام هدفی ئێمە ئەوەیە کە گەشتیاری بیانی لە ئێران و ڕاکێشینە هەرێمی کوردستان لە ناوەڕاست و باشوور لە وڵاتانی دەوروبەر ڕاکێشینە شاری سلێمانی. هدفەکەی ئێمە ئەوەیە کە دەبێت ئەگەر گەشتیارێکی گۆرانیبێژێکی بیانی هونەرمەندێکی بیانی باکەین ئەو کاتە و گەشتیاران ڕۆمانتیە دەکەن. لە ساڵی 2019 ئەگەر بێت تۆ یادت هەر دەستگای میدیای کوردستان سپۆنسەری میدیاییمان بوو وعینە سوانیمان باکردە هەمان جێگە لە شانۆ ڕۆمانی. زیاتر لە 20,000 گەشتیاری ئێرانی تەنها لەو دووسێ ڕۆژەدا هاتنە سنووری پارێزگای سلێمانی. بۆ ئەو کۆنسرتە هاتبوون بە تایبەت بۆ ئەو کۆنسرت. ئێمە جۆژنەکانی وەکو ڕەمەزان و قوربان کە تێدەپەڕێ ناگاتە 8,000 گەشتیاری ئێرانی کە ڕۆمانتیە دەکەن، بەڵام تەنها بۆ ئەو بوونەیە و تەنها بۆ ئەو کۆنسرتە ئەو ڕێژە زۆری گەشتیار هاتبوو. ئامانجی سەرەکی ئێمەشەوەی بۆ ئەو گەشتیارە بۆ ئەو دوو هونەرمەندە بیانیمان بان کردووە تا گەشتیارانی بیانی هەم لە ناوەڕاست و باشووری عێراق و هەم لە وڵاتی ئێران و ڕاکێشین بەلای شاری سلێمانی، وەک چۆن لە زۆربەی بوونەکان شاری سلێمانی پێشەنگە لە ڕاگەشانی زۆرترین گەشتیار بۆیش بە هەوڵماندا ئەم جارش هەمان ئامانج بپێشین. زۆر باشە. ئەم ئەزمونە لە بۆ خۆتان وەکو باست کرد لە 2019 یعنی ئەمە ئەزمموی ئەو کاتەیە کە ئێوە ئێستا پەیڕەوی ئەکەنیان ئەمە ئەزمموی وڵاتانی ترە کە بەم شێوەیە گەشتیار ڕاکێش هەردووشێتی هەم ئەزمموی وڵاتانی ترە کە دەبینین لە کاتی بۆنە جیهانیەکاندا لە کاتی سەری ساڵدا لە کاتی 27 ڕۆژی جیهانی گەشت و گوزاری جیهانیدا هەوڵ دەرێت کەسانی بیانی بهێنرێتە وڵاتەکەەوە بۆی کە کەسانێکی زۆر هەیە کە تامەزۆرن ئەو هونەرمەندە ببینن بە هۆکاری ئەوە سەردانی ئەو وڵاتە دەکەن. ئێمەش کەوتە تەجروبەمان هەبوو لە 2019 و بینیمان کە سەرکەوتنێکی زۆر باشمان بەدەستهێنا و توانیمان جموجوڵێکی زۆر باش دروستکەین. لەو هەفتەی کە ئەو کۆنسرتەمان کە لە 2019 باوەڕت بێ هۆتێل بەر نەدەکەوت، یعنی بە ئاستەم دەماتوانی ژوورێک پیدا بکەین بۆ گەشتیارێکی بیانی بە تایبەت ئێرانی کە شوێنی دەستکەوێت، شوێنی حەوانەوە، شوێنەکانی خواردنەوە بەر نەدەکەوت. ئەمەش ئاماژە سەرەکیەکەی ئێمەش کە گرنگی کەرتی گەشتیاری لەوەدایە کە هۆکاری سەرەکی داهاتە بۆ هاوڵاتیان نەک بۆ حکوومەت. یعنی گرنگی کەرتی گەشتیاری لەوەدا ئێمە دەڵێن بە نمونە لە ساڵێکدا 2.5 ملیۆن گەشتیار هاتوودا ئەم شارە، ئەگەر هەرێکان $100 خەرجەکەی بوو بێت کە بە دڵنیایی سەر و $500 خەرجەکانیتی. ئەم داهاتە ڕاستەوخۆ بۆ شیە بۆ هەر کەسێکە کە کاسابەتێکی هەبێ بەرکەوتنی شێ بە لەگەڵ گەشتیارێک تر دەستگێڕێکە عەرەبانچیەکە خاوەن ڕێستۆرانتێکە ئەمانش کە بە نمونەکە دەڵێن خاوەن ڕێستۆرانتی قازانجەکان خاوەن هۆتێلێک بەهۆی هاتنی ئەو ڕۆژە زۆری گەشتیارەوە ئەیش مەجبورە هەلی کاری زیاتر بڕاکسێنێ بۆ گەنجەکانی ئەم شارە. بۆی ئاماژە سەرەکیەکان ئێمە ئەوەیە و بەردەوامی ژەبین لەسەر کارەکانمان. زۆر باشە. چۆنە هونەرمەندێکی کوردیان لەگەڵانیە؟ حەمیدی هیرات هونەرمەندێکی فارسە، بەڵام دەموزمانیشی باشە بۆ زمانی کوردی، جاربار گۆرانی بە کوردی دەڵێت، کوردی ئەڵێ بە دڵنیاییەوە لەسەر سەکۆی شانۆ ڕۆمانی بۆ بە جۆڵاندنی هەستی کوردەکانی خۆمان و هاوڵاتیانی خۆمان بە دڵنیایی و گۆرانیشی کوردی دەڵێ و وەک باسیشمان کرد ئاماژەکەی ئێمە ئەوەی کە گەشتیاری بیانی ڕاکێشین. ئێمە لە ساڵێکدا دەیان کۆنسرتی لەم جۆرە دەکرێت لە شاری سلێمانی کە گۆرانی بێژەکانی شارەکەی خۆمان و شارەکانی تر بانگێش دەکەین، بەڵام ئاسایی شەگە لە ساڵێکدا تۆ جارێک دوو جار گەشتیاری هونەرمەندێکی بیانیش بانکی بووی کە جموجوڵێکی گەشتیاری زیاتر دروست بێنە شارەدا. باش، ئەمە وەکو پرۆژەیەک وایە کە ئێوە بەردەوامە بن لەسەری بەم شێوەیە؟ بە دڵنیایی وە پلانی کورتخایەن و درێژخایەنمان هەیە. لە پلانە کورتخایەن و درێژخانەکانماندا بە دڵنیایی و کۆنسرتی لەم بابەتە و گەورەتر و باشتریشمان لە پلاندایە بە تایبەت بۆ نەورۆزی ساڵی داهاتوو و لەگەڵ سەری ساڵی نوێ دوو پلانی مارکتینی زۆر گەورەمان لە مێشکدایە کە
پێشتر لە سەر ئاستی نەهەرێمی کوردستان و لە سەر ئاستی وڵاتی عراقیشدا نەکراوە بەدڵنیایی و ئەو کات چالشەکانمان هەر بە سپۆنسەری میدیای کوردستان دەبێت و پلانەکانمان و کات ڕادەگەینین. زۆر باشە، دەستەکانت خۆش بێت. دووبارە بەخێر هاتی.